نهاجي برخود مجان بريز محسن طاهر سروكي انجمن خوجهي انا كاسي تاكو بهتر لسر سمينارا السياسية بريز سعود الملا راوستن ما مستمع محسن دنباش بريا حمود اشتكي بيقومان دي سمينار دا قالك مجرهاتنا قوتو بيشكرين وسروكي انا كاسر وناهي خصة سر قالك مجران دالي ازيج كونغري انا كاسي داس بيبكم قالوا چا ئامادەکاری ژێرە هاتنەکردن پرۆگرامە نوێیە کۆنگریانێکە سێوێ بە چ ڕەنگی بێ؟ بەێ دەمباش کاکزنار شخوا وەکوە ئانی زمان سمینارە دۆ یا سەرۆکی ئەنجومەنە خۆجەهی مامۆستا سەرۆکی ئەنجومەنە نەشتیمانی یا کورد لە سووری مامۆستا سعود المەلا سەر سێ ژمارە سەرەکە هات گفتوگۆکردن مژارە یەکەم یا هەلوەستە ئەنجومەنێ دەستپێکە شۆرەشە سووریدا و سەکنە ئەنجومەنە نەشتیمانی کوردی لە ئالیێ خەلکێ سووری ئالیێ معارەدا سووری هەلوەستاوێ زەلال بوو ئەف مژارە سەرەکە بوو مژارە دیە دووەمین مژارە ئەنجومەنە نەشتیمانی کورد لە سووری بوو کار و خەباتە ئەنجومەنێ گرێدانە کۆنگرێ ئەنجومەنێ خەبات و کاروبارێ ئەنجومەنێ لەسەر ئاستا وەکا گوتی گرێدانە کۆنگرێ وێ بێ لەسەر با مژاراژید ئالی ئەنجومەنە نەشتیمانی کوردی دەفڕایی سەکنی و مژارە سێژیشخوا ئەو دیتنێ بێ داوی ئالیە ناودەولەتی چل ڕووسا چل ئەمریکانە چ بناوێ بەرێ ئاشتی و ئازادیە چۆن چ بناوێ ئەنجومەنە نەشتیمانی کوردی ڕوس و ئەمریکان دیتن ئەو بەرێ سەرەکە ئەوژی بەرێ سیا بوو لێ ئەم بەگەرن پرساتە پرسەک گرنگەش وەک کاکزنار وەک هەر کەژی دزانێ جواتە مایە تالی بەری دمانگا ئەو ما تەکەس کرد سەر گرێدانە ئەنجومەنە نەشتیمانی کوردی مؤتمرێ وێ ئەم دار بخن و هەنێک کۆمیت هاتن ئاواکردن دەرحەقێ وێ بریارێدا کۆمیتا سازی یا تەنزیمی کۆمیتا سیاسی هەنێک کۆمیتێ دیێ ڕێخستنیژی هاتن ئاواکردن ئەو کۆمیت ئانەها کارێ خۆ بەردەوام دکن ئەز یەک شوا کۆمیتێ بۆ ئەس تێدا ئەندامم تێدا کۆمیتا نظام داخلی تقریبا ما بداوی کردیا ئەو کاروبارێ خوا ما تقریبا کارێ خوا بداوی کردنا ما هێبیا ئەو کۆمیتێ مێ دیژی گۆجوات و کارێ خوا بەردەوام کار دکن ئەوژی بداوی بکن وێ چاخێ ئەنجومەنە نەشتیمانی کوردی وێ ڕوونشتنێکی خوارە چێکێ و گومانە من دەمێ کۆنگر وێ تێدا تاکید بکەیت تەکەس بکەیت لێ ئەز دیسا شتەرە تاکید دکم ئەو کاروبار دبن لێ بێجا گرێدانە کۆنگر وێ گرێدایی بێ بجواتە ئەنجومەنە خۆجەهیە ئەنجومەنە ئەفڕەبەمە سیاسیە ئەنێکەسێش بۆی کۆنگر وێ بچرەنگی بێ ژمارە ئەندامێ نوێ وێ چ قاسبیانی بێ بوارەدە چ بریار هات نەستاندن شێوەیە ئامادەکاریە شێوەیە لە دارخستنێ شێوەیە بڕێ بەبرنێ هیچتان وەتە بریار بێ دەربار دەدانیان ئامادەکاری تێنەکرا بەێ وەک ئانی زمان ئەز یەک شووە ئەندامێک گۆ دوێ مژارێدام ئەم کارد تینن ئەنجومەنە نەشتیمانی کۆنگرێ وێ دوو بەش بن سەرێ سەدی پێنجی وێ پارتیە ئەنجومەنێ بن و سەرێ سەدی پێنجی وێ کەس و کارێ سەربخوا بن چێ ڕێخستنێ ژنا چێ ڕێخستنێ خۆرتا فعالیات جواتگێ جواکا سڤیل ڕێخستنێ جواکا سڤیل وێ سەرێ سەدی پێنجی شوابن و سەرێ سەدی پێنجی وێش پارتیە ئەنجومەنێ بن بگومانە من وێ هەر پارتی وێ دە ئەندامە وێ ئامادەکێش بۆ کۆنگر و وەکە واژی قاسی وێ واژ ژمارێ پارتیا بگشتی وێ کەسێ سڤیل وێ کەسێ ینی سەربخوا وێ حاضر بن یعنی ئەگەر ئەم بێژن گۆ 105 بن ئەندامێ هەموو پارتیا دەهادە 105 بن وێ 105 کەس سەربخۆژی وێ حاضر بن ئەگەر دەسەد بێ ئەوژی دەسەد بن ئەف ئالیە دیژی ما بێجارێ ما ئەو ئەمێ بێتر گرانبوونە خوا بدەند ئالیێ مەسەلێ خۆرتا خوینان و مەسەلێ ژنا چەوە ئەڤڕێخستنێ ژنا
شەوات کۆنگرێ مەداجیە خۆ بگرن و وەکوون دەزانن خۆرت ڕۆلێکی وایە سەرەکە هەیە و ئەف کەسێ ڕەوشنبیر و نویسکار و خودی هزر و بیر و باوەری هەیە و باوەریاوا هزر و مەسەلێ نەتەویتێ ئەمێ هەولدانێ بدن گۆ ئەف کۆنگرێ گۆ بێ گرانیکی وێ هەبێ و ئارما ینی براستی گاوەکی لە پێش بێژ بۆ کاربێ پێشە ڕۆژە سووریدا جەهەکی بگرێ و کاربێ سەر هەموو ئاستا مامۆستا محسن شێوەیە بەشداربوونە وام پارتیان ژیانەکەسێ شەق دەبن جودا دەبن بەگەرن ئەوێ بچرەنگی ڕەنگە بەشداربوونەوە بچرەنگی بێ کەنگی بریارێک بۆیان وەرێستاندنش بەر گەلک جارە داهاتە گوتن و جوین دوێ دەرباردی وەرنەردارخستن ئان گۆ هاتنە دارخستن بەێ ئەو کۆمیتا ئەوە گۆ پارتیە گۆ ینی خواستنە گۆ تەبلی ئەنجومەنێ بدمژارن پارتین ینی پرزگرێک مژارە ناوا ئەنجومەنێدا یا با پارتیە گۆ ژەفجی دابوونە و یادی نەپرزگرێکە ئەف پارتیە گۆ دەروی ئەنجومەنێ ئێگۆ داخوازاوا گۆ تەبلی ئەنجومەنە نیشتیمانی ببن ینی دو بە شێوی ئالی هەنا ئەو پارتیە گۆ پرزگرێکەوە و پارتیە گۆ دخوازن دەرباسی ئەنجومەنە نیشتیمانی کوردی ببن ئەو ژی کۆمیتەک هاتیە ئاواکردن دوێ کۆمیتێ دەما ئەو ینی ئەو کەسێ گۆ داواکردنە تەبلی بن ئەو پرزگرێکی چێبوو نەژی دو کۆمیت هاتنە ئاواکردن لەسەر وا پرزگرێکە وێ بسەکنن و هەروەسا وێ لەسەر با کەسێ با پارتیە گۆ خواستنە تەبلی ئەنجومەنێ بن ما چەند جوات بوا پارتیارەکردن ئەو پارتیە گۆ خواستنە تەبلی ئەنجومەنێ بن چووک و مەزن مە هەموو یەک ما وەک کۆمیتێ مەدیتنە و ئەو دیتنێ وامە وەرگرتن مە پرسا ڕەوشاوا کرد هورەهور ئەو مژار هەمووژی کۆم بکردە دجیڤاتە ئەنجومانە نیشتیمانی کوردیە فرایە بەری کۆنگر بۆ بێ دامەزراندن ئەمێ وات شتادەینن بەردەستێ وێ جیڤاتە فرا ئەو جیڤات خۆدیێ وەکا گوتی ئەوێ بەرپرسیار بێ هەبوون و نەبوونیان ئانین و نەئانینە وا پارتیە بۆ خواستنە تەبلی ئەنجومەنێ باشە مامۆستا مەحسەن پرسەکە دیت بەردەتێکردن هەرچەندە سەرۆکێ ئەنەکەسە گوت و ئەف سێ ساڵە ئەنەکەسی هەوڵ دێ کۆنگرێ خۆلدار بخێ لێ ڕێگری لێ تێکردن ئەگەر پەیەدا بەردەوام بێ لە ڕێگریکردنێ لە دارخستنە کۆنگرێ ئەنەکەسە بەدیل ئەلتەرناتیڤ لەجەم ئەنەکەسی چێژ بۆ دارخستنە کۆنگەر ئەشخوا کۆنگرێ دەرباز بووی وەک وانی زمان شخوا ئەمە ئامادە کرد و ئەم حاضر بوون و ڕۆژا داویژی ئەم چۆن ئەم بەشە کەتن قەعا کۆنگر دەژی لێ جێ مخابنیە بوو نەهشتن کۆنگر دار بکەبێ و کۆنگر سەکنی لێ وێ چاخێ ئەنتەرنی بەدیلێ وێ چاخی وی کۆنگری مەجواتێکی فرا وێ چاخێ چێ کرد عین سەلاحیاتێ کۆنگر وێ چاخێ مەدان وێ جواتە فرا وش بۆ ئەنجومەنە نیشتیمانی کارێ وێ نەڕاوەستێ وێ چاخێ ما ئەو جواتە فرا ئەچێ کرد و مەحەموو ئۆفیس و کار و بار و بریارێ ئەنجومەنێ مە تێدەستاندن و مەکارێخوا ئەکتیف کرد بەردەوام کرد نابێژم بێ دەمەوێ دیسا ئەو سیناریۆ دووبارە ببێ ئەس بهێویمە گۆ دووبارە نەبێ لێ ئەم وەک ئەنجومەنە نیشتیمانی کوردی وەک کۆمیتێ گۆ هاتین ئاواکردن ئەم کارێخوا بەردەوام ئەم دکن ئەم حاضریە خۆتکن وەک تشتێک نەی ئەمێ هەر حاضری خۆ بکن و ئامادە بنش بۆ وا کۆمیت و وا کارێمە بەگرێدایی بسەری بکن و بداویژی ئەمێ وەختێ زمانێ وێ خلاص بوو هات ئەمێ هەو بدن کۆنگرێ خۆچێکن ئەگەر بوو و تشتێک پرزگرێک نەهاتن مەدانێ ئەمێ کۆنگرێ خوا دەرباسن و ئەگەر پرزگرێک هاتن مەدانێ و تشتێک چی بوو وێ چاخێ وێ بریارێکی دی هەبێ و بەدایل و ئەوێ وێ چاخێ بۆ نمونە مامۆستا مەحسەن بەدایل بۆ نمونە دەریا ئۆنلاین بەبێ دەریا و کۆنگرش دەربەی ڕۆژاوای کوردستانی وەرێ دارخستن یەک جواناکێک کوڕیا هەر بەشێکی کوانەکەسێل ئۆروپا هەرێما کوردستانی چل وڵاتین دن
يعني لێ درێ کۆنگریە پارچە وەرێ داخستن یعنی بەدیلی هەری نێزیک وێ چ بێ اشخوا از خوازم به زلال بکەم بێ مەسەلێ کۆنگرێ ئەنجومەنان نیشتیمانی کوردی و نەوە کۆنگرێ پارتیا بێ یعنی نەبوو بەشێش دەربە و بەشێ هەندر و سازیە وێش دەربە و منەظەماتی ئەوروپا نەبی ڕەنگە کۆنگرێ ئەنجومەن ئەندامێ ئەنجومەنە نیشتیمانی کوردیە کۆنگرێ وێ ئێ هەموو ئێ هەندرن وێ هەندر دەبن کەسێ سەربخۆشی و کەسێ ئەندامێ پارتیاژی وێ ئێ هەندر بن نونەرتیا ئێ دەربە پشتی کۆنگر ئەو نونەرتی تێ دامەزراندن و ئاواکردن لێ کۆنگر وێ ئەندامێ وێ چ ئێ پارتیا بن و چی ئێ سەر بخۆبن وێ بهترێ وا بەحرا مەزن ئەس نابێژم کێم زێدە سەرێ سەدی 5 سەدی کێم زێدە بەلکی ji derbe nûnertiya wa werê lê serê sedî zêdeyî not û pênc endamê kongir wê hindir û debin ev yek ya dî jî helwesta Encumena Neştîmanî Kurdî û biryara wê jî em kongirê xwe hindir û deçêkin em kongirê Encumena Neştîmanî Kurdî ji dervê Kurdistana Sûrî çê nakin ev biryara Encumena Neştîmanî Kurdî yanî kongirê Encumena Neştîmanî Kurdî wê hindir û devê neş derve bê mesela online wek te anî ziman ema ji xwe wextê em bêjin nûnertiya vî kongirî û endamê wê hemû dor 300 heta 400 kesî wê hindir û debin wê ne gelekî cîgirtî bê yanî tu nikarî va kesê serbixwe bi seda tê diriya online ra tê kongirekî damezrînî lê em pêvînek em ê karobara vî kongirî bikin em karibin ev kongir serkeftî bê û hundir û debê damezrandin û bikê encamê bu sûda milletê me û milletê Kurd û biryarê got ev kongir jê derkeve xizmeta mafê gelê Kurd li Kurdistana Sûrî bidiye باشە مامۆستا من بێنە سەر دانوستاندنên کوردی یعنی دڤردا ئەنجومەنە نیشتیمانیە کوردی هەڵوێستاوێ bi çi rengî bê derbarê ev binpêkirinê ku tênekirin ji revandin ji binçavkirinê revandina zaroka bêguman leşkerkirina wan binçavkirina xelkê û dehman dibin gev xwarin li leşkerê roj diriya malbatên wan ve di programa we de weke encûmenên xwecihiyên enekesê çi ye û çi amadekiriye da ku سنوورێکی ji va binpêkirinan re deynin em got rûyê wa de rawestin ji bo raya giştî eşkere bikin belê em wek Encumena Neştîmanî Kurd li Sûriyê em diyaloga Kurdî her demî em bêjin yanî xetekî stratîjî ye bo Encumena Neştîmanî Kurdî û pêkanîna wê diyalogê hevahî lê ev pirsgirêkê gotên kirin ev nakokiyê çi got aliyê dî dike ji girtina ofîsa şewata ofîsa ji girtina çalekvana birina kesê temen kêmî 18 salî yanî ev hemû bin pirsgirêk alî ev aliyê gova karobara dike mebesta wî ew e armancî ew in got pirsgirêka pêşiya vê yekrêziyê û kelema pêşiya vê yekîtiyê de ava bike ji bo serî nebê em jî dibêjin em bêjin ev karobarê ha hemû pîvanê mafê mirova pîvanê însanî pîvanê exlaqî dijê va mesela ya dî jî em bêjin ev gavê tên avêtin ev karobarê tên kirin hedefa wê armanca wê got pirsgirêk got diyaloga Kurdî jî serî nebê lê ji aliyê xwe de jî em hewldanê didin û em her wextî jî dibêjin wek Encumena Neştîmanî Kurdî ji aliyê xwe de em ê vê diyalogê ji aliyê xwe de bi aliyê yanî îcabî bi aliyê got ava bibe em ê wî alî de deh bidin em hemû awaya em di meselê siyasî dijê va mesela dijê va kiryara sekinê wek meselê çalekî û akîsamat mekirin û em dikin beyanatê siyasî em dikînin raya giştî ya navdewletî em raciyê diyalogê wek Amerîka û
و ئاگادار دکن لەسەر با کارێ دبن ئەم بێژن ئەف کارێها هەموو دبن ئاستەنگی پێشیا دیالۆکێش بۆ دیالۆکەمە برێڤە نەچێ لێ وەک مامۆستا سعود جیانی زمان سمینارا خۆدا نەمعناخۆ ئەم بێژن ئەگەر هێویە مە نەبن معناو ئەم بە هێویە منین ئەم بێژن ئەف کاروبارێ دبن ئەف کەلەم و ئاستەنگیش ئالی دی دبن ئەو دهێلن گۆهێوی جەممە و جەم لە تێمە پەیدا کێم ببێ ئەم بێژن وڵا ئەف دیالۆگ ناچێ سەری لێ ئەم وەک ئەنجومەنە نیشتیمانی کوردی ئەم ئالی خۆدا ئەمێ هەموو باشە مامۆستا مەحسن بێمە سەر داوین پرسیار برێز سەرۆکیانەکە سە گوت و بەرێ ئاشتی و ئازادی ئەلتەرناتیڤە ژێ ئتیلافێرە چاوە ینی چژێرە هاتیەکردن چ پرۆگرام جەمەوە کە ئانەکەسێ و ئالین بەشدار دێ بەریاو ئاشتی و ئازیەدیەدا چه هەیە جەماعتا کۆن بکات بن بەریاو ئاشتیە بەرێ ئاشتی و ئازادی بکنە بەدیل ژێ ئتیلافێرە ئەدبێژم بەلکی مستەلاح نەول و دقیق هاتبێ فێمکردن بەس نە یعنی ئەگەر ئارمانج نە ئەو بوو گۆ ئەف بەرێ ئاشتی و ئازادیە مەچێکریەش بۆ ئەمکن بەدیلێ تیلافە سەر تیلافێ هات گفتوگۆ کرشتەغالی سەر تیلافێ شتەغلی سەرۆکی ئەنجومەنێ سەر لەوازیاوێ شتەغلی سەر کێماسیوێ ینی ئانین زمان لێ بەرێ ئاشتی و ئازادیە نەش بۆ هاتیە ئاواکردنش بۆ ببێ بەدیلێ ئالیکی ئەم وەک مکەوناتێ هەرسێ پێکاتێ سووری سریان و عەرەب و کورد ئەف بەراهامە ئاوا کریە هێڤیامە ئەوە ئەم بێ بەرێ فرە بکن ببێ بەشێک ئەساسیش معارەدا سووری نە ئەم ببێژن بەدیلێ قاهرە یان مینەسا مۆسکۆ یان بەدیلێ ئەتیلافیە لێ ئەم بێژن ئەف تشتێک تایبەت با مکەویناتێک گۆ ئەم سووری دەب هەورە ژیان دکن مکەویناتێ شێڕۆهلاتێ فەراتێ ئەف پێکانیە مەدامەزراندیە ئەفبەر و ئەم هێبینە گۆ ئەفبەر جێخوا سەر ئاستا سووری گشتی جێخوا بگرێ و هەر کەسێ گۆ کاربێ جێخوا دوێ بەرێ دەبگرێ ئەف دەریە وێ بەرێ ڤەکریە چش مکەویناتە دەربی با هەرسێ مکەویناتە بن چ کەسێ خودی ڕۆل معارەدا سووری دەبن لێ ئەز نەدوێ باوەریە دەم نەدوێ ئەوێ دەمە گۆ سەرۆکی ئەنجومەنێ گوتیە ئەمە ئەف ئاواکریەش بۆ ببێ بەدیلێ هەنێک ئیتارەی دی گەلک سپاس ji bo مامۆستا محسن طاهر سەرۆکی ئەنجومەنên xwecihî yên Encumena Niştimeniya Kurd li Sûriyê و تمڕەبووی گەلک سپاس